هەرچەندە تاوەکو ئێستا هیچ حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا لا دەڤەری ڕاپەڕین تۆمار نەکراوە بەڵام ڕێکخراوانی چالاکی مەدەنی لا سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی هەستاون بە دابەشکردنی پێداویستی خۆپاڕستن لا ڤایرۆسی کۆرۆنا. ئەوە پارێزگاری خۆتانە بۆی لە ماڵە بمێنەوە بەڵام دەبێت دەستکەشی دەست کەم بێنە دەرێ ئەوەندە ئاوە نابێ بێنە دەرێ یعنی لە پێی بێسەڕورە دەبێ بێنە دەرێ لە ماڵە خۆتاندانیش باش دەکات ئێستا بۆرە دەرێ ئامان زمان هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە و ئامانجێکی تریشمان هەر ئەوەیە بەڕاستی کە لە هەڵمەتی سەتاسەری وەزارەتی تەندروستی کە بۆ کوردستان ڕایگەیاندووە ئێمە دەمانەوێت ئاسانکاری بۆ ئەو وەزارەت و بۆ ئەو خەڵکە بکەین بۆ ئەوەی ئەوانیش هۆشیار بن و لە کاتی چوون و هاتنە دەر و مامەڵەکردن لەگەڵ ئەو نەخۆشی کۆرۆنایە بتوانین ئەو خەڵکە هۆشیار بکەینەوە. وە زیاتر ئێمە دەمانەوێت لە ڕێگەی دابەشکردنی کەلوپەلی تەندروستی دیار ئەمە سێم وەزبەیە وەزبەی یەکەم و دووەممان تەواو کردەوە سێمە هەڵمەتەکەشمان لە چوارچێوەی تەنها کوردستان نییە بەڵکو لەسەر ئاسی ئەوروپا و کوردستانیش ئێمە لە ڕێگەی خێرخوازانەوە توانیمانە ئەو پێداویستیانە ئامادە بکەین و ئەو کەلوپەلانە ڕێک خەین بۆ ئەوەی تەوزیعی بکەین بەسەر هاوڵاتیاندا. ئەوە هەموو میکرۆبە دەبێت دەستی بکەین ئەوەش بەسن ئەوەش لە دەمڕاکەن هەتا بکرێت لە ماڵێکی ئەگەر هەر شت دەبێت ئەوان ئێمە بە هاوکاری چەندین خێرخوازی جۆرا و جۆر لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەملەیەکی هاوکاری یادابەشکردنی ماکس و کۆمەڵێک پێداویستی کە تایبەتە بە کۆرۆنا دابەشمان کرد بەسەر خەڵکی شاری ڕانیەدا. ئەم ڕۆژ دووبارە دەستمان بە دابەشکردنەوەی کرد دووبارە و بەردەوامیش دەبێت گروپەکەی ئێمە یاخود ئەو ڕێکخراوەی ئێمە لەسەر خزمەتکردنی شاری ڕانیە بە هەموو پێداویستەکانی کە پێویستی پێبێ و ئێمە لە توانەماندابێت. بارکێکی ئەخلاقی نیشتیمانی و ئاینیمان زانی کاڵسین بەڕشانی شارەکەمان بە دژە ڤایرۆس دژی نەخۆشی کۆرۆنا کە ماوەیەکە زۆر بەربڵاوە شکر بۆ خۆیاستا زۆر کوردستانی نەگرێتەوە بەڵام پێشەوەی کوردستان زۆر بگرێتەوە ئێمە هەوڵماندا ئەو ڤایرۆسە بکوژین لە ڕێی دژە ڤایرۆسەوە.